هاوڕێیان کاتتان باش. سڵاوتان لێبێ هاوڕێیان چوونن. لە دوو گۆرانی مەشخەڵانی شۆڕشی ئەوزارەیەکێتیم ئەو خێڕی تۆریانە و مەشخەڵانەی شۆڕشی ئەمجارەیان چ لێ کرد؟ کۆچی تەمسیلی کوردی هەبوو ئەو کەشکۆڵ یەک لەوانە سە حیزبەکی بوو باسی ئەویان دەکرد ئەخیری لە کادینیان کرد وەڵایەکێتی کوڕەکانی تاالبانی و لاهور شێخزەنجی یەکێتیان لە کادینی کرد تەواو لە کادینیان کرد هاوڕێیان ئەساندا قسە و باز دەکەن لەسە و کۆدەتایی ئەوڕۆ لەسەر قانون لەسەر حوکدام و دەستگا و لەسەر بێ ئەخلاقبوونی یەکێتی بێ ئەخلاقبوونی یەکێتی ئای کوڕە هەژارتان نەوەکانی تاالبانی قیادەی یەکێتی لاهوری شێخزەنجی کە شە لەنەوەی تاالبانی بەو سرودەی بە کوشتندا بەو سرودەی چاواشە کرد ئای فێڵتان لەو میلەتە کرد بەو دروشمەی ئای خەڵکتان بردە ئەعدام ئای خەڵکتان بەرەو زیندانەکان دایک و باوکمانتان فرێدە ناو زیندانەکان بێ شەڕەفینە ئەوەی ئەوڕۆ کردیتان لەگە پارتی ئێستا قسە دەکەم هاوڕێیان لەسەر پارتی یەکێتی بەس ئەوەی ئەوڕۆ یەکێتی کردی شتێکی کەم نییە هیچ پاساوەک ناخوا هەموو یەکێتیەک ئەگەر کەرامەتی هەبی هەموو کۆنە یەکێتیەک ئەوڕۆ لەو ئەو سەرکردانە تف و نەعلەت دەکا تف و نەعلەتیان لێ دەکا چەند چ ماڵوێرانیەکتان بەو گۆرانیە دیت چ قوربانیەکتان بەو گۆرانیەدا بەو ڕێیەکێتی ئێستا یەکێتی چی لێ هاتیە هێزێک بوو تەقلە بە فیلی لێدە کورە وەڵا مێش تەقلەتان پێ لێدا مێش مارمۆلی کوڕە فەقیرتان بەو گۆرانی بە کوشتندا بەرەو ئەعدامتان برد دایک و باوکەکانمانتان بەرەو زیندان برد بێ شەڕەفینە ئەوەی ئەو بێ شەڕەفی ئەو ڕەنگۆ کردیتان کەم نییە هاوڕێسە دەست پێ دەکەن یەک دەقەیە گۆرانیەی بەس بەبیرتان دەینمەوە بەس بەبیرتان دەینمەوە لە بە هەندێک ئەو گۆرانی دەدەم ئەگەنا ئێستا ئینسان هێڵەنجی بەو دروشم و بەو ئەوانە دێت کاکە بووشە مەشخەڵانی شۆڕش کورە بەس کو بێزت دێت گوێ لێ ڕابگری هەموو شتەکیان ئەوا قێزەوەن کرد یەکێتیەکان هاوڕێ من ئێستا وێنەیان دەستێنم وێنەی ئەو کوڕانەی تاالبانی و لاهوری دەستێنم لۆگۆ یەکێتیش دەستێنم هاوڕێیان ئەو کاتتان باش هاوڕێیان ڕەنگیت لای زۆر ئەمە لێ ڕاتینە بڕوا بکە ئێستا ئاژبەتاڵی هەفتا چارکە کرا ئەڵێن سەدان پێشمەرگە خۆی کوشت یان گریان دەکە ئێستا ئاژبەتاڵ بکری هەر زۆن بە نۆرمالی دەڕوە وەچیلەوەی 16 ئۆکتۆبەر ڕووی دەنیم چا ئەو سێ ئۆگستی ڕوویدا پارتی وێچێتی هەوڵ دەدەن هەرچی بی ئەخلاقی ناپاچیخیان بەتە نۆرمال بۆ تا حەدەک دانەوێت لەسەر خەڵک فەرزکەن دەبی ئەو ئیرادەمان هەبی نەخێر ئێمە تەسلیم بەو ئیرادە بەو بێ ئەخلاقی ئێوە نابین کە دەیکەن هاوڕێیان بەستەمەشا بکەم ڤیدیۆکە ئەوە بێ ئەوەی ئەوڕۆ ڕوویدایە شتێکی کەم نییە کۆدەتایە بڕوا بکەن کۆدەتایە بەس یەک دەقە هاوڕێیان تخوا زۆر باشە هیچ ئایبی نییە
هاوڕێیان ئەوەی ئەوڕۆ ڕوویدا ڕۆژێکی زۆر ڕەشە بڕوا بکەن کێشە لە سێ بەربەردانبوونی سێ کەس نییە کێشە لەوەش نییە چێتی ملی پان کردیە و دروشم ئەوە دەکات کێشە لەوەش نییە قوبات وەک قەحپەیەکی سیاسی مامەڵە دەکە یان پاڤێل کێشە لەوەدایە شتێک نامینێ لە کوردستان ناوی دام و دەستگا یعنی هیچی کەمتر نییە بڕوا بکەن لە دەرکردنی پەرلەمان بڕوان پێ بکەن هیچی کەمتر نییە لە دەرکردنی یوسف محەممەد لە پەرلەمان ئەوەی ئەوڕۆ ڕوویدایە سێ مجریم بە ڕۆژی ڕووناک بە بەڵگەوە لێیان دەگیرێ کە دەستیان سوورە لە هەوڵی تیرۆرکردن ئاڕیان تیرۆرکردنە بۆ زانیاریتان غالب محەممەد هەوڵی تیرۆرکردنی درایەمە بدات و مازانی لۆ لێدان بە نەخێر ئێستا هەتا دەموچاویشی ڕەش بووە ئەوەی ئەم بزانم یعنی سەیرە لێدانەکەشی سەیرە بە ڕۆژی ڕووناک دەچن لی دەدەن یەکەم کەسەکە ناگیرێ بکوژەکە ناگیرێ بە ڕۆژی ڕووناک بەردەدرێ ئاسایش ئەوە دەکات دوو سێ کەسی هاریکاریان گرتی ئەوڕۆ بەریاندا یعنی بەریاندا یعنی ئەوە لۆ پەرلەمانتارێک هەوڵی کوشتنە کاکە ئەوە جەریمەی مادەی 406 ئەوە زۆر لەوەی هیچی کەمتر نیە لە جەریمەی 5 ساڵی 6 ساڵی گرتنی ئەو 5 ژورنالیستە تۆ دەچی بە گەمەی سیاسی بەری دەدەی هەموو یاسا و قانونەکان ئەوە وەخت خۆی لە چاردە بوو نازانم چ فەڕەنسای شتێک بوو هەڵساچ و قانون و ئەوەی دڕان گوتی ئەمن دەوڵەتم دەوڵەتیش ئەمنم لە لاهور شێخ زەنجی لە قوبات لە پاڤێ لە هەموو قیادەیەکێتی لەگەنی ملپانی تەئیدت کرد ملت شۆر کرد ئەوڕۆ یەکێتی لەبەرەوە یەکێتی دەیتانی نەک لەبەرەوەی هێزەکە بەرنگە لە ڕێی قانونی لە پشتە تۆ ئەوڕۆ دیسان هیچی کەمتر نیە لە 16 فێبر شوبات کە 5 گەنجیان بە بێتاوان خستە زیندان 6 ساڵ هیچ کەمتر نییە هەردوو تاوان قۆرت لێدانی دادگاوی دام و دەستگاکانە کورە چۆن شەرم لە خۆت ناکەی دادوەر ئەو دادوەرەی کە بەریدایە چۆن شەرم لە خۆت ناکەی ئیستقالە دەدەم ئەو ڕۆژی ئیستقالە ئەو دادوەرە بوو ئیمزا ناکەم مووقف نواندنە ئەو دادوەرەی ئازادی کرد ئەو یەکێتی ملی لۆپان کرد ئەوە ناخۆ لاوری شێخ زەنجی مەسرور بارزانی دەستەوە دەکە نەتکرد بە حدود لۆ ئامۆزاکانت دابنێ ئێوە هەموو قوربانی بە هەموو خەبات و ئازادی خەڵک دەدەن لە پێناوی حزبەکەتان لە پێناوی ئامۆزاکانتان کاکە خۆنگۆ کێشە ئایلیتان نییە مشکلەی نەتەوەیەکێ نەتەوەی قوربانی لۆ ئازادیدایە ئێستاکە کە سەدام ئەشتیوان ناکە کە ئەردۆغان وە ناکەوی ئەنگۆ دەیکەن ئەوەی ئێوە و پارتی دەیکەن کۆدەتایە ئیفلاس پێکردن لە قۆرتنانی هەموو دام و دەستگاکانە ئەوەی ئەو ڕۆکرایە لە دادگا سێ مجریم بە بەڵگە لێ گیرایە بە بەڵگە لێ گیرایە تەلەفۆناتیان لێ گیرایە کە تۆماری دەنجی تێدایە ئەوانە ئەوەیان کردیا دەچن ئازادی دەکەن کێشەوەکو گوتم سندانتان لێدە لە خۆتان لەگە پارتی سەفقەیەکی سیاسی دەکەن بەس خەڵک ڕوبەڕۆی تیرۆر بوویتەوە تیرۆری سیاسی تۆ دەی دەکەوێت ژێر هەڕەشەی مەسعود بارزانیە کە ئەمرت نەمینێ مەسعود بارزانی داوای دەوڵەت دەکە کەتی وەرە لەسەر سێت چەق و چێشی دوو ئیدارەی ڕادەگەێنم ئەوە چ قەشمەری خانەکە هاوڕێیان ئەو چ قەشمەری خانەکە کە بەوە دەکەن بۆیە ینی ئەوە ناخوا لاهور وەڵی بەیان نامەچی دەکردیە ئەگە مەسرور بارزانی بە بڕیارەکی حکومی ئەو کەتنەی کردیا بەس وەڵی ڕاست ناکە یەکێتی سازشی کرد تەسلیمی پارتی بوو کەەوە هەیبەتتان نمە نە هەیبەتتانە نەقیەمتانمان نە نیشان دەدا ێ باشرۆ نابنە پارتی یعنی بە جددی مایەشێتی لۆ نابێ پارتی لە خۆت شەریفتر نییە لەو مەحزەرەی بەناوی دوو حزبیە دەیکەن یعنی من تێناگەم ئەو پارتیوێکیتی چ فەرقیان مایە پێشتر تاکە شتێک دەمانگۆ دەچێتی قسەک فەرقی هەیە فەرقەکەی لەوەدایە کە لە منتیقەکەوی قسەک ئازادی هەیە کاتێک پەرلەمانتارێک بە بەڵگە لی دەگیرێت ئەولی کوشتن دەدرێت کوشتن دەدرێت کوشتن دەزانیانی چ لەو جەریمەی گەورەتر نییە پەرلەمانتاریشە کەسی بە ڕۆژی ڕووناک بە 24 سعات سێ کەسەکە نەمانەوە دەکەونە ناو گەمەی سیاسی ئەوە قیمەی بێ ئەخلاقی هەموو یەکێتی بەگشتیە و هاوسەرۆکانی یەکێتی وە خودی مەسعود بارزانی و کابینەی نۆشە گورە کابینەی چوتەڕەماش وەڵی دوو بەرە بابن دوو بەرە بابی چەتەن بە میزاجی خۆیان ئەوە دەکەن هاوڕێیان
زۆر ڕۆژەی ڕۆشن ئێمە نازانین بەرگەی چیهام بگرین بەس هەموو ئەوانە کە سەدامیش لێ کردی یعنی نازانین بە چستان بپێوین پارتی وێچێتی بەس بم برێ ماری تاالبانی و بارزانانی وەرە بەس پێم برە ئەو ئەزمونە لە منتیقی لە چێنە هەیە ئەزمونەك سێ چەق و چێش هەولی تیرۆر بدرێ یعنی لەمەودا هەر کەسێک تیرۆر کرا دەڤەری سلێمانی بە تەلەفۆنێک بەردەدرێ بە تەلەفۆنێک بەردەدرێ هەرچی مەسرور بارزانانی عەزی کرد 6 ساڵی دەخاتە زیندان وەکو 5 ساڵاکوانەمە دنیا هاوکات هەرچی دادوەرە هەرچی پارێزەرە ئەوە هەتکردنی یاسا و دادگایە هەرچی ئازادی خوازە دەنی لەو جۆت بنەماڵە چەتەیە ناقانونیە نادەستوریە بێتە دەنگ هاوڕێ من هەوێستا وێنەی ئەو دوو هاوسەر و کولۆگۆ یەکێتی دەستێنم لەنگەندە یەکێتی هەرزەکار بڵێن زەمبی یەکێتی چێ کاچی من حزبەکەی تو سەفقەی پێکردیە سەفقەی پێ بکردیە ئەمن بێم شەقێک لە کەسێک بدەم ئێستا دەم خاتە زیندان یەکێتی لە دەرێ قانون هەیە حزبێکی فەقیر شتێکی بکە ئێستا دەیخەنە زیندان بە سێ چەق و چێش سەفقەی سیاسی سەرکردایەتی حزبەکەت سەرۆکی حزبەکەت دەڵال ئەو قوبادە ملپانە قوبادی ملپان وەڵڵا شکم هەیە وەڵڵا شکم لە زۆر شتە قوبات بوویتە دەڵال ئەو منداڵ و تاڵانە نیە لە ژیانی خۆ بە کورت ماندی نەبوون بە ئازادی ماندی نەبوونە کاکە ئەوانە بڕوا بکەوانە هیچ ماندی نەبوونە هەموو بوونە ملیاردێر ئەمە مانان بە کورت ماندی بوون خەڵک پێوە ماندی بووە بووینە ئەوە بۆ دزان تەیرێکی زۆر گەورەنا من دەزانم ئەوە هیچ ئەوە نییە و هیچ تند و تویژە شتێدا نیە و هیچ جیهانە نییە لە هەموو ئەوروپا ئەو شتانە گەلک باوە بەس ڕەنگی لە کوردستان و پشت عەشایری لێگە درێتەوە یعنی یەکێتیەک کەرامەتی هەبی ئێستا ئیستیقالە دەدا من باز لە کەرامەت دەکەم لە مووقفی حیزبەتی کە وسکتی کە حزبەکەت وا دەکە هەر مل شۆر دەکەی لە بۆ پارە کاکە بێگومان تۆ دەکەی بەس کاکە ئەوە کۆدەتایە بەسەر یاسا بەسەر پشتگیریە لە ئێرهاب لە منتیقەکەی ئەوە ناخوا وەڵی مەسعود بارزانی هەرشەی دوو ئیدارەی لێکردین ئەچەوە کو دەکرێتن هەرچی جەریمەی کرد و بە تەلەفۆنێک چارەسەر بکرێت بەهەرحاڵ من وەک پرۆتستۆیەک خۆم پرۆتستۆ بە یەک پرۆتستۆ لۆگۆی یەکێتی نیشتیمانی دەسوستێنم وەجارش کە لاور شێخ زەنجی من ئەدوو کوڕی ئامۆزایەتەوە ساقیتن لای من ساقیتی سیاسین ینی بەڕاستی ئەو پاڤێل بەس ئەرێ پاڤێل ئەتو 8 ساڵ شوم بزر و بەس پێم برێ لۆ شوم بزر لۆ نەدەوێرە لە یەک شوێن سەر دەربکەی دەم و چاوت هەر دەرێ مخەدر خۆرە وەرە ئەو منداڵ و تاڵە بێڕەوشتانە بووینە ئەوەی خاتینە سەر خوێنی ئەو هەموو هەزاران شەهید و تێکۆشەر و قارەمانەی کورد کە مقاومەی ئەو بەحسە دەڕن دەکرایە خۆشیان لێ بووتە ئەوە وەزان تەیرێکی زۆر گەورن من بەس دەمەوێتە تێبگەن ئەوانە ئەو خەڵکانەی لە چاردەوروبەریان بەڵام خەڵکیێکی ئێمەش هەیە کە دەتاقەینە ژێر پێڵاوەکانمان دەتاخەینە ژێر پێڵاوەکانمان هەموو ئەو بەرپرسانی خیانەت لە نیشتیمان دەکەن تاوان دەکەن و ئەوە زۆر نۆرمالە ئەگەر یەکێتێک پێی ئیهانەیە لۆگۆی حزبەکە بستێنرێ هەرچی پیرۆزی هەیە لە پیرۆزی نییە لایمە لە ئەوروپا پیرۆزی نیە ئەوی پیرۆزی هەبی مافی مرۆڤە دیموکراسیەتە ئازادیە ئەوانە شتی پیرۆزن داهاتی گشتی خەڵکە نابی بدەزرێ ئەوانە مقەدەساتن هیچ سەرکردە و لۆگۆی هیچ حزبەک پیرۆز نییە من وەکو ناڕەزایەتێک ئێستا ئەوە وێنەی هەرسێکیان لەبەرەوەی لە لاهور شێخ زەنجی ناکردرێ بەیان نامە دەرکە کاچی من وەرە ڕوونکردنەوە دەبرێ ڕاستیەکە کووە ئەو شەکردن ئەو مۆدیری چەواشەکاریە بەسەر چوو ئەتوو گرتیتت دەستگای ئاسایش گرتیکی پۆلیسیش نکبەتش نەگرتیە بەرتدا هێزی ئەمنی لە بەردەستی تووە دەرەقەتی ئەو دوو ئامۆزایە مل شۆڕەت نایە لە خۆت مووقفیت کە بکە ئەو لەسەر حیسابی خەڵک دەکەن ئەنگۆ لەسەر حیسابی خوێنی شەهیدان لەسەر حیسابی ئەوە یان ئەوەندە فشە مەکەن کە تاوانە شتەکەن دەبی چاوەڕێی پرۆتستۆ بن بە هەر حاڵ هاوڕێیان من وەکو ناڕەزایەتێک لە بەرامبەر بڕوا بکە مەسەلە غالب نییە پەرلەمانتارە دەبینم لە بۆ کوڕە هەژارەکانی شوێنە ئەوە زۆر خەتەرە بە تەلەفۆن جەریمەی قەتل بەر بدرێ 5 گەنج 6 ساڵ بگیرێ بەڵام ئەو هەموو دزی زەردی ئەو هەموو تیرۆرە سیاسی هیچ نەکرد کاکە ئەوە حکومڕانی نییە
ئەوە سەگ و سەگ بابخانەیە کە دروستان کردێ لە بۆ ئەو میلەتی بەهەرحاڵ ئەوە لۆگۆ یەکێتی و هاوسەرۆکەکان هەر لە سوستانێ باشن بڕوا بکە هەر لە سوستانێ باش هەر لە سوستانێ باشن ئەنگۆ ئەوەی پێم ناخۆشە ژینگە پیس دەبیت بڕوا بکە ئەو دوو کەڵ و ئەوەیە ئەوەش لۆگۆ یەکێتی نیشتیمانی جوونم پێ بدەن یەکێتیەکان بڕۆ غیرەتتان هەبی ڕێز لە بەرنامەی خۆتان بگرن لە خەبات و تێکۆشانی خۆتان بگرن نەوەک بێن پارچە کاغەزێک دەستێ دەرێ جووم بدەی سبەینێ ئەوە ناڕەزایەتێکە بەستە عەدەست دروستێکە نازانم هیچ ئازایەتیش نییە و هیچ تونند و تیژی تێدانێت هەرچ دەکرێ گرنگ ئینسان ئازار نەدرێ بوونەوەرێک ئازار نەدرێ ببورن لە ئەوروپا هەرچی دەکرێ ئەوەی گرنگە ئازاردانی ئینسانە نەکرێ بەختیار مامشێخۆ هەیە زۆر جار لەگە من دێتە کار و چالاکی دزەک چوو بەسە دوکانەکەی چەکی کردبوو چ دەمانچەشیانی پێبوو یەک چەک کردبوو یەکە چش بریندار کرد تەلەفۆن لۆ پۆلیس کرد پۆلیس هاتبوو وتبووی هەموو دوکانەکەی بدزیبانە دەبایە برینداریکەی لەبەر ڕۆحی ئینسانەکەی لە هەمووی گرنگترە بەس لە کوردستان ڕەنگی پارچە وەرەقەیەکی ئاوە لۆگۆیەکی ئاوا یەکێتیتان پێ لە خوێنی غالب گرنگتر بێ پێ لە دیموکراسیەت ئازادی لە مێژووی تێکۆشانی ئەو هەموو شەیدەتان گرنگتر بی داوەشێن ئەوەی ئێستا دەکرێت کۆدەتایە بەسەر هەموو خوێنی شەهیدان و ئەوە قەچمەری خانەکە ڕاگەیەندرایە هەر ڕۆژێ هەڵدەستین لەو ئەوروپایش سەرودڵی ئەو هەموو خەڵکەت دەکەن بە نەفرەت بن هەردوو بنە ماڵە بە گۆڕانی ملپانیشەوە کاتە چ خۆش